راو زي راسك ناوم دانیار هیوایە لە شاری کەوراتمەوە شەڵا پاڵاوانتێکی خۆش ڕاتڕێ وەک ساڵانی پار و پێرار بە هیوای ئەنجامێکی باش بۆ هەموو لایەک 2 ساڵە پلەیەکەم بەدەستێناوە لەش یارزانی کەرگووک یارزانی نادی غاڵشیمە نام ئاژان پشتیانە لە شاری کەرکووک هاتوینەوە بەشداری سپاس دخوا بەشداریم کرد و پلەی دووەم بەدەستهێنا دەستپۆشی خەڵکی تەقتەق هەکەین و شاری تەقتەق هەکەین و ئەو هەموویان و جوانانی کەوا دەوروبەرمان و سپاسی باوکم و ئەو کەسانی کە پێشگیرم بوون لە مەلان عبد الله ها ئێمە وەکو پارچی ماهناز گەشتیاری لە تەقتەق هەستان پێشبڕکێ مەلەوانی سیستە یاریزانمان هەبووە لە سیستە یاریزانە 5 کەسمان دەرچووە ژمارە 1 و 2 3 و 4 و 5 یاریزانماوە بە هاوکاری ئاسایش و پۆلیسی کە هاوکار بوومان بوونە لێخوانە خۆشبەختانە بە سەرکەوتووی ئەنجامدرا و هیچ کێشێکمان نەبووە دووریەکەی 2 کیلۆمەترە بەردەوام ئینشاڵڵا ساڵانە ئەو پێشبڕکێ ئەنجام دێت لە پارکی ماهناز ماشي ما ورا شيكات